عادل ئەیکاب سەرۆکی یەکێتی پیشەسازی عێراق لامان میوانە وەک باسمان کرد لەگەڵ هاوکارم سەحار کە ئێمە ئەمڕۆ جگە لە وەبەرهێنەرە بیانیەکان جگە لە بەرپرسانی حکومی هەرێمی کوردستان بەرپرسانی دیکەش بەرپرسانی عێراقیش بەشدارن لە نەکار عێراق لە دەریشەوە بەشدارن لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی کە ئەمین دووەمین ساڵە و دووەمین جارە کۆڕبەندی لەم جۆرە لە شاری سلێمانیە ئەکرێتەوە. میوانەکەمان لامان ئامادەیە عادل ئەیکاب سەرۆکی یەکێتی پیشەسازی عێراق سڵاوت لێبێت بەخێر بێت. سپاس بۆ بەشداریکردنت. بەڕێستان چۆن بوو و بە چی سیفەتێک ئەگەر بمان باسکەیت بەشداریتان کردووە لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی و کە بۆ دووەمین ساڵە ئەم کۆڕبەندە لە شاری سلێمانی ئەکرێتەوە. جار کە بەشداریمان کرد لەگەڵ ببورن بابینە سەر ئەم پرسیارە لە بەڕێزت کە لەبارەی ئەم کۆڕبەندە وە گرنگەکەی بۆ بەرەو پێشتر چوونی ئابووری لە کوردستان لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان ئابووری کوردستان و عێراق جەناب چۆن باسی گرنگەکەی ئەکەیت؟ بە دڵنیاییەوە ئەم شێوە دیدارە ئابووریانە زۆر گرنگن زۆر و کۆمەڵێک بڕیاری گرنگ لە پارێزگاکانی خوار و ناوڕاست و لە باکووریش بۆ کردنەوەی کۆمەڵێک کار و کۆمەڵێک کارگەهەیە کە لە هەرێمن و لە خوار و لە ناوڕاست نین لەبەر ئەوە ئامادەبوونمان لێرە ئەمڕۆ بۆ بەرەو پێشبردننی ئەم کەرتە بە تایبەت کەرتی تایبەت دەزانین کە لە ئەم مؤتەمەرە ئەم کۆنگرەیە زۆر گرنگە و هیچ کەسێک ناتوانێت بڵێت گرنگێکی ئەوتۆنیە ئەمە دەبێتە هۆی دروستکردنی داهاتوویەکی کارگەیی و کاریگەرێکی زۆری هەیە لەسەر لە ڕووی کۆمەڵایەتی و بۆ دابینکردنی کار و بۆ جوڵاندنی بازار و لە ناو عێراق بەگشتی بۆ ئەوەی وەبەرهێنەرەکانی عێراقیش بێنە ئەم ناوچەیە و لەم ناوچەدا کار بکەن بێگومان هەموو شتێک کە تۆ هەتا ئەگەر پیشانی نەدەی کەس نازانێت کە هەیە لەبەر ئەوە دەبێت هەندێک لەو شتانەی کە هەمانە پیشانی خەڵکی بدەین و گوێ لە برایانمان بگرین لە هەرێم بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی تازە وەکو ئەوەنا لە کەپە لە پێشوودا کارمان لەسەر دەکرد بە شێوەیەکی تازە کاری لەسەر بکەین و خۆتان نەزانن لە ئێستادا بۆشایەکی گەورە هەیە لە ئابووری هەموو پارێزگاکاندا و کۆمەڵک بڕیار هەبوون کە لەگەڵ ئابووری ئێستادا نەدەگونجا لەبەر ئەوە بەڕاستی کاریگەریەکی گرنگی هەیە بە تایبەت لایەنە حکومیەکان وەکو سەرۆک کۆمار و وەکو ئەو لایەنانەی تر کاریگەریان هەیە و خۆتان ئەزانن لە ئێستادا لە جێبەجێکردنی کۆمەڵێک بڕیارداین کە ئەم ساڵ دەرچووە و کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر هەموو عێراق و بەبێ ئەوەی کە کاریگەری بەتەنها لەسەرێک پارێزگا بێ هەموو عێراق سوودی لێوەردەگرێ و چ لە بەغداد بێت چ لە هەموو لایەنەکانی تر ئێمە وەکو وەبەرهێنەران دوورین لە لایەنگیری سیاسی و لە پشتگیریکردنی سیاست ئێمە بەرژەوەندی هاوبەشمان هەیە لە هەموو هاوبەشەکانمان چ لە بەسڕە بێت چ لە هەرێم بێ
و ئەمە کۆمەڵێک شتی تر دروست ئەکا کە لەم کۆنگرێدا پێویستە بەرەو پێش ببرێ لەم ڕۆوە کە ئەزانن دەسەڵاتی جێبەجێکردن دەتوانێت یارمەتیمان بدە لەبەر ئەوە ئێمە ئێستا ئەم کارانی کە دەیکەین پێشنیارە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بۆ ئەوەی کاریگەری باشیان هەبێ. باڵجا بەڕێزت باسی ئەوەت کرد بە شێوەیەکی نوێ ئەتانەبێت لەمە بەدووە کار بکەن لەگەڵ هەرێم بۆ ماڕوونەکەیتەوە شێوە نوێ کە مەبەست لێ چیە زیاتر؟ شێوات نوێ مەبەستم ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە ئەو شتانەی کە لە بەغداد هەبوون لە ئێستادا لە هەرێم نەبوون ئەمانەوێت ئەمانە دروست بکەین ئەو ڕێنماییانەی کە لە هەرێم جێبەجێ دەکرێت لە بەغداد جێبەجێ ناکرێت ئەوانەشی لە بەغداد جێبەجێ دەکرێت لە هەرێم جێبەجێ ناکرێت دەمانەوێت نزیککردنەوەیەک لەو نێوانەدا بهێنین لەسەر ئاستی کەرتی تایبەت و ئەبێ عێراق و ئەبێت وەبەرهێن ئازاد بێت لە هەموو ئەو ڕێگریانەی کە هەیە و خۆتان ئەزانن هەموو خاڵە سنووریەکان لایەنێکی سیاسی داخلی تێدا دەکات ئەمانەوێت ئەمە نەهێڵین ئەمانەوێت کە گومرگێکی یەک و هاوتامان هەبێت لە هەموو سەرتاسەری عێراقا و لە هەموو لایەکەوە بەرهەمی عێراقیمان هەبێت نەک بەرهەمی لایەنێک و بەتایبەت لە ئەمانەوێت پارێزگاری لە بەرهەمەکانمان بکەین خۆتان نزان لە 15 بەرهەمەکان لە ئێستادا دەنێرێتە دەرەوە و ئەچێتە بواری ناردنە دەرەوە هەناردەوە ئەو لەخوا بەزیاد بێت ئەمە شتێکی زۆر باشە لەبەر ئەوە ئەو برایەنەمان کە لە هەرێمن و ئەمڕۆ من خۆم سەردانی چەند کارگەیەک لێرە دەکەم و بۆی بزانم ئەو کێشانەی کە هەیەە چییە و هەوڵە دێن چارەسەری بکەین و کۆمەڵە کێشەی گەورەمان هەیە لە هەرێم و بەتایبەت لە ژوورەکانی بازرگانی و لە ژوورەکانی پیشەسازی پێویستەیەک بێ خۆتان نەزانن لە عێراق یەکێتی هەناردە و هاوردەجیایە دەبێت پێکەوە بێ و لە هەردوو لایەنەکەەوە دەبێت کار بکرێ و بەڕاستی حکوومەتی عێراقی کاری کردووە لەسەر ئەوەی کە ژوورە بازرگانیەکان لە یەک دایرەدا لە یەک باسنەدا کۆ بکاتەوە بەڵام نەیتوانیوە هەتا ئێستا بیکات و بەڵام بەردەوامە دووبارە کاری لەسەر دەکاتەوە لە ساڵی 1970 لە ژێر چەتری ژوورە بازرگانەکاندا دەمانەوێت هەمویان کۆ بکەینەوە کە ببێت بە سەرەکیترین لایەنی کەرتی تایبەت لەبەر ئەوە ئەو کێشە گەورانەی کە هەمانە لە هەرێم لە ڕووی وەبەرهێنان و ئەمانەوێت چارەسەری بکەین ئەتوانین بڵێن ئەو کەسانی کە ئێستا وەبەرهێنن لە لایەنێکی حکومی و پشتگیریان ناکرێت لەبەر ئەوە ئێمە ئەبێ بزانین کە ئەمە ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە کە پشتگیریان بکەین بۆ ئەوەی عێراق بەڕێوە بچێت و بەرەو پێش بچێت و خۆشتان نەزانن ئەو گەندەڵی کە هەبووە ڕێگری کردووە و نەبوونی پلانێکی تەواو و نەبوونی پلانێکی باش کە هەموو عێراق بگرێتەوە خۆی هەمان کێشەی هەبووە ئێمە لە ئێستادا نوێنەرایەتی هەموو لایەنەکان و هەموو شوێنەکان دەکەین و ئەرکی ئێمە ئەوەیە کە پشتگیری و بەرهێنەرەکان بکەین و کێشەکانیان چارەسەر بکەین نەک تەنها باسی بکەین. بەڕێز عادل پێتان وایە ئەم پێشانگایانە و لە دوای ئەم پێشانگایانەوە هەلێکی باش ئەڕەخسێنێت بۆ وەبەرهێنەر و بازرگانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تا بێن هەرێمی کوردستان کاری بازرگانی کاری وەبەرهێنان بکەن؟ أنا طبعا راح أعيد ئەتوانم پرسیارەکەت دووبارە بکەمەوە بە شێوەیەکی تر ئایا ئەتوانین بەبێ بەستنی کۆنگرەی بەم شێوەیە هێزی کاری دەرەوە و بەرهێن دەرەوە بهێنین بەڕاستی بەدڵنیایەوە ناتوانین بەڕاستی میدیا و ئەم جۆرە کارانە دەورێکی گرنگیان هەیە لە هێنانی دەستی کاری دەرەوە و لە وەبەرهێنانی دەرەوە لەبەر ئەوە
ئێمە لە ئێستادا کێشەی یاساییمان نییە، کێشەی ڕێنماییمان نییە، بەڵکو کێشەی جێبەجێکردنمان هەیە و ئەمانەوێت ئەم یاسایانە جێبەجێ بکەین و بە هەموو لایەنەکانیەوە بیگەێنین و ڕوبەڕووی هەموو بەرپرسانی بکەینەوە بۆ ئەوەی کاتێک کە بەرپرسێک دێتە ئەم شوێنانە دێتە کۆنگرەیەکی بەو شێوەیە بە شێوەیەکی زیاتر دەتوانێت یاساکان تێبگات و جێبەجێ بکات و دەتوانێت لایەنەکان و کێشەکانیان ببینێت و لەبەر ئەوە دەزانین کە شێوازی ئەم کۆنگرانە و ئەم جۆرە بابەتانە لە هەموو دنیادا هەیە و زۆر گرنگە و زۆر پێویستە. لە ڕووی دەسەڵاتی یاساییەوە ئێمە کێشەمان نییە، تەنها کێشەیە کە هەمانە لە ڕووی جێبەجێکردن و ناسانیەوەیەتی خۆتان ئەزانن بڕیار بەبێ ئەوەی کەسێک هەبێ جێبەجێ بکات هیچ گرنگیەکی نییە و ئەگەر بەم شێوە کۆبوونەوانە نەبێت بڕیارەکان ناگەێنرێن و ئەگەر ئەم قسانە نەگەیەندرێت و تەرجمە نەکرێت بۆ ئەو کەسانەی کە پێویستیانە سوودی نابێت. خۆتان نەزانن ئێمە لە بەردەم دنیا بینیەکی تۆزێک کەسکداین لە ئێستادا کاتێک کە خۆمان کۆ دەکەینەوە لە شوێنەکە کۆ دەبینەوە و قسەکانی یەکتر دەبیستین و قسەکانی یەکتر هەڵدەسەنگێنین دەتوانین کێشەی ئەوەی کە هەیە لە ئێستادا چارەسەری بکەین و ئەتوانین ئەم ناوچەیە بەرەو پێش بەرین. بەڵام ئەگەر کەسێک نەتوانێت ئەرکەکانی خۆی و هیلاکیەکانی خۆی جێبەجێ بکات ئەوە پێویستە لە شوێنەکەی نەمێنێت. لەبەر ئەوە ئێمە ئەمڕۆ لێرین بۆ ئەوەی ئەم ئیشانە چارەسەر بکەین. ماوەیەکی تر ئەچینە مسر و دەچینە جنێف و ئەمانە پێویستە کە بزانن ئێمە هیلاک بووین لەگەڵ ئەمانە لەگەڵ ئەم کارانە، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بێت و بمانەوێت شێوازێکی تازە جێبەجێ بکەین دەبێ بزانین کە هیلاکبوونی هەیە و کۆمەڵێک کەس هەن لە ڕاستیدا تا ئێستا بە شێوازی بیرکردنەوەی خۆیانەوە نایەنەوێ بەرەو پێش بچون و نایەنەوێت تازەگەری ببینن، ڕەنگە بیانەوێت کۆمەڵە بەرژەوەندی خۆیان بپارێزن، بەڵام ئەمە دەبێتە هۆی گەندەڵی. لەبەر ئەوە پێویستە ئەم کۆبوونەوانە بکرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە و پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ کەرتی تایبەتدا بیان بینن و کۆ ببنەوە لەگەڵیان و کێشەکانیان ببیستن. ئەو کێشانەی کە ڕاستەقینن ئەو کێشانەی کە پێویستە چارەسەر بکرێن دەبێت ئەمڕۆ لە ڕێگەی قسەکانیانەوە بیانگەێنن بە نوێنەرەکانی حکوومەت و خۆتان ئەزانن ئەمە شتێکی زۆر گرنگە کە پەیوەندیەکی ڕوبەڕوومان هەبێت لەگەڵ بەوەرهێنەراندا و هەر کاتێک کە قسەکە زیندوو بێت و لە بەرامبرد بێ کەسەکە زۆر فەرقی هەیە لەگەڵ کەسێک کە تۆ لە پشت تەلەفۆنێکەوە یان لە پشت مێزێکەوە قسەی لەگەڵ دەکەی. لەبەر ئەوە ئێمە ئەزانین لە عێراقدا لە هەموو شتێکا سەرشێتانەین، چ لە خۆشەویستیدا چ لە کاردا چ لە هەموو ئەو کارانەی کە دەیکەین سەرشێتانە کار دەکەین و زۆر بەجددی کار دەکەین. لەبەر ئەوە ئێستا ئەبینن لە هەموو دنیادا ئەو کەسانەی کە عێراقیەکی تیادا بێت و عێراقیە کاری تێدا بکە زۆر جیاوازن و زۆر ڕوون دیارە کە عێراقیە. لەبەر ئەوە پێویستە ئەم کەسە سەرکەوتوانە و ئەم هەلانەی سەرکەوتن بهێنین بە تایبەت گەنجەکانمان کە بتوانن لە قۆناغی داهاتوودا خۆمان ئامادە بکەین بۆ قۆناغی داهاتوو و خۆتان ئەزانن گەنجان لە ئێستادا ڕێگەیەکی باشیان پێدراوە لە بەڕێوەبەرایەتەکانمان بۆ کارکردن. زۆر باشە. بەڕێزت لە قسەکانت ئاماژەت بۆ ئەوە کرد کە لە دوای ئێرە ئەچنە دەرەوەی وڵاتی عێراق بەشداری کۆمەڵە کۆڕبەند و لانێ کۆنفرانسی دیکە بکەن لە ڕووی ئابووریەوە. ئایا وا هەیە ئێوە بەم دڵسۆزیەوە بەم بەرپرسیارەتیەوە چۆن لە ئەو شوێنانەیە داکۆکی لە ئابووری عێراق ئەکەن و هەوڵەدەن هەل دروست بکەن بۆ بەرەو پێش چوونی زیاتری ئابووری عێراق هەر بەو شێوەیەش بەو دڵسۆزیە داکۆکی بکەن لە ئابووری کوردستان و هەوڵ بن هەلی بۆ بڕەخسێنن بەرەو پێشەوە لە دەرەوەی عێراقیش؟
طبعا بدڵنیایەوە ئێمە ڕێکخراوی کاری عەرەبی و نێودەوڵەتی هەیە کاتێک کە ئێمە دەچینە دەرەوە نوێنەرایەتی عێراق دەکەین ئەم ڕێکخراوە لە نەتەوە یەکگرتووەکانە لە هەموو یەکێتیەکانەوە نوێنەری هەیە ئەم ڕێکخراوە لە هەموو کارەکانە ڕۆڵێکی ئیجابی هەبووە بۆ نمونە لە یاسای تەقاعود خاننشینبوون و لە یاساکانی ترکە لەبارەی کارە و دەرکراوە ئێمە ساڵانە بەشداریەکەین لە کۆنگرەیەکی ویلایەتە نەتەوە یەکگرتووەکان کە لە ڕۆژی شەشەوە بۆ 15 ئەبێت لە 6 بۆ 15 ئەبێ کارەکانی عێراقیەکان ڕوون دەکاتەوە ئێمە نوێنەرایەتی دەکەین دواتر لە 11 مانگەوە بۆ 13 مانگ و بەڕێز سەرۆک کۆمار من لەگەڵ بەڕێز سەرۆک کۆمارە دەڕۆم بۆ ئەو بەڕێزی وتەیەک پێشکەش دەکات لە مصر و عێراق و کۆمەڵێک لە وڵاتەکانی تریش ڕێکەوتنی ئابووری و ڕێکەوتن و لێ تێگەیشتنیان هەیە بەڵام چەندین ساڵە ئەم ڕێکەوتنانە سڕ کراون ئێمە ئێستا لەسەر ئەوە کار دەکەین کە بەردەوام بین و زیندویان بکەینەوە ئێمە 11 مانگ دەچینەوە مصر و 16 مانگ دەچینە کۆریا و دواتر دەچینە هندستان ئەم کارە چڕانە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە وەبەرهێن و تەکنەلۆژیا و ڕاهێنانی تازە بێنینە بازاڕی کارەوە و بێگومان دەبێتە هۆی خێر و خۆشیەکی باش بۆ هەموو عێراق و بۆ هەموو پارێزگاکانی ئەم جوڵانەوەیە دەبوو زۆر پێشتر بکرایە بەڵام لە ئێستادا گرنگ ئەوەیە کە بێت لەوە باشترە کە هەرنەیەت خۆمان ئەزانین لە ئێستادا خەڵکێکی زۆرمان هەیە کە تقریبا بە نزیکەی 168 گەنجەکانمان بێکارن و دەستی کارن لە عێراقدا لەبەر ئەوە عێراق لە ئێستادا لە تەمەنی عێراق کە پێشتر لە 55 ساڵ بۆ 65 ساڵ دەستی پێدەکرد دەستی کارەکەی ئێستا زۆر نزم بۆتەوە بەرەو گەنج ڕۆشتۆ تەمەنی گەنج دەستی کاری تێدایە لەبەر ئەوە ئێمە ئێستا پلانێکی باشمان هەیە بۆ ئەوەی کە هەلی کار دابین بکەین هەروەها دەمانەوێ کۆمەڵێک کەس و کۆمەڵێک گەنجی چالاکمان هەیە بەکاری بێنین بۆ ئەوەی بەوە بەرهێنان بێنین و ببین بە وڵاتێک کەەوە بەرهێنانی تیابێت نەک تەنها لە دەرەوەشت بێنین ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار لەسەر ئەوە دەکەین و دراسی دەکەین و هەروەها ئامادەبوونی نێودەوڵەتی پێویستە لە عێراق زۆر زیاتر بێت و پێویستە کۆمەڵێک ئامانجی گرنگی هەبێت و تەنها وێنە و تەنها ناو نەبن لێرە لەبەر ئەوە ئێمە ئێستا کار دەکەین لەگەڵ زۆر لە وڵاتانی دنیادا بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش لەم هەنگاوانە بچینە پێشەوە زۆر زۆر سپاسی بەڕێزت ئەەکەین زۆر بە خێراتنت ئەەکەین بە هیوایەوەی کە ئینشەڵڵا سازکردن و بەڕێوەچوونی کۆڕبەندی لەم جۆرە وا بکات کە نزیکبوونەوەیەکی زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و هەروە عێراق دروست بکات و هەروەها وا بکات کە ئینشەڵڵا لە ڕێگەی کەسانێکی وەکو بەڕێزت و هەروەها خاوەن پێگێک هەلێکی وەکو بەڕێزت ئابووری هەرێمی کوردستان ئاشنا بکرێت بە دەرەوە بەخێربێ دووبارە فەرموو. أنا بس بدي أشترك بيه 30 ثانية تعليق على كلامك قسێک بکەم و سپاسێکتان بگێنم سپاسان ئەەکەم لە ئێمە وەکو کەرتی تایبەت وەکو وەبەرهێنان بەگشتی لە عێراق باس بکەم ئەمانە بڵێن کە پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەبێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ هیچ لایەنێکی سیاسی لەبەر ئەوە داوا ئەەکەم کە لایەنە سیاسیەکان و لایەنە جێبەجێکارەکان بگەڕێنەوە و سوودێک لەم پەیوەندی ئێمە وەربگرن ببینن کە چۆن ئێمە بێ ئەوەی کە ڕەچاوی هیچ شتێ بکەین تەنها پەرژەوەندی گشتیمان لە بەرچاوە لە هەموو کارەکانمانە لە هەر لایەنێک بێت هەر دینێک و چە هەر ئاینێک و
چه هەر زمانێک بێ پێویستە زمانێکی هاوبەشمان هەبێ لە ئابووریە ئێمە بەو شێوەیە سەردەکەوین بەو شێوەیەش سیاسیەکان سەردەکەون سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە لێرە بوون سوپاس بۆ بینەران بۆ بەڕێز عادل عکاف سەرۆکی یەکێتی پیشەسازی عێراق کە بەشدار بوویت لە کۆربەندەکەدا و هەروەها لە پرۆگرامەکەی ئێمەشدا سوپاس و بەشداریکردن